شەوی ڕابردوو لە دەوری سعات 11:30 بوو، گوتیان لە عەلیەوەی بچووک پەلاماری فەوجی سێیاندا، فەوجی سێی لیوای 116 سوێران. ئێمەش ئاگاداری لیوایەکان دەوروبەری خۆمان کرد، ئاگاداری لیوای 16 کرد، ئاگاداری لیوای 116 کرد، ئاگاداری لیوای 4 بەرگری فریاکەوتن کرد، ئاگاداری لیوای 5 بەرگری فریاکەوتن کرد، هەنی ئاگاداری ئەوانە هەموو کرد، هەمویان بە پەلە ڕۆیشتن پریای شەڕەکە بکەوین کە گەیشتینە ئەوێ هەر لە ڕێگا بوو کە لە ڕێگا بوو حبوویەک تەقی لەو حبووە تەقینە پێشمەرگەن بریندار بوو، یەکێک لە پێشمەرگەکان بریندار بوو، منیش تۆزێک بریندار بووم، بەس بریندارەکەی من هیچ نییە، هەر ئەوە لەوانەیە خەڵک ئێستا من قسەکردنم هەر لەبەر ئەوەیە گەنا قسەش ناکەم، لەوانەیە خەڵک دیایە کردبی کە زۆر بریندارە، پێشمەرگەکانیش بە برێم تۆبزی منیان ناردمەوە لێرانە، هەر ناو پێشمەرگا بووم هەتا شوێنەکان هەموو گیراوە، دوای ئەوەی کە شوێنەکان گیراوە هاتم لە ئێرە. داعش زۆر بە باشی شکا بوو، نەیتوانی سەنگەرێک لە پێشمەرگە بگری، ڕاستە لە پشتەوەی برێم ئەوەی سەنگەرەکان مەخەرەشی خەلفی لێ بوو، لەوێ شەوانە چۆلیانە کرد، ئەچوونە سەنگەرەکان هاتبوونە ناوەوێ، لەوە زیاتر نەیتوانی بوو سەنگەرێک لە پێشمەرگە بگری. وڵا دیارە هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە هورەی بەرزە، خۆمە یەکەم جار نییە چەتەکان پەرەبارمانە دەرو ئەم جۆرە پەرەباردانە بەلای ئێمە هەر شتێک نییە بەڕاستی نرخی هەبێت لە شوێنێک مەسەلە لە خەلفیە یان لە شوێنێک دێن عەمەلیەکەن یان ئەو چەتانە خەرشی ئەو ناوچانن بە تایبەتی ئەم جارش دزیان کردوتە سەر مەقەڕێکی خەلفی، دیارە هەمیشە مەقەڕی خەلفی فەرقی هەیە لەگەڵ ئەو خەتی تماسا، بەڵام پێشمەرگە هەمیشە چۆن بەرگری کردووە مەقاومەی کردووە دەرزێکیان پێداون، یعنی کوژرایان لێ جێماوە، برینداریان لێ جێماوە، ئەوان خۆشبەختانە هیچ پێشمەرگە شەهید نەبووە، برینداری سووک هەبوو ئەوە هەبووە، بەڵام پێشمەرگە هەر لەو چرکە و سەعاتەدا لەو کاتەدا شوێنەکانی گرتووەتەوانێ و دەستی بەسەر ناوچەکەیە گرتووەتەوانێ و چەتەکانش هەڵهاتوونە و پێشمەرگە زۆر هورەی بەرزە و زۆر بێمنەتین.